مال خيزانك إيه ما كنت دايشي أو تينها ورزوتها كيسا فنز دتامانا وشنا وتوا فابو خوابو بيني حالي شارع معلمية لوزع أعلى الدرجات أو السروكات سروشي منطقة سليماني سروشي منطقة هوليرو هر هويان يجيكم فرات قال ليكم يا التي والبر أو قاتلانا والواشكرات كثير أقال لي بباق بالرازي زلاب كجرازي لما وحا فيك هذا الزوجوجه أو قاتلانا عشقرا كرام أبي بقول شردانا روز شاوريك سيشان وانا ناردي هيج جوابك ما درد نكر وعاو كيسا أو كل مسرية معاكوا لنا هكيتو حوالي نبياوتي نبياوي من دفارة قبل يوجد يوجد خوابنا صلاة مصيبة رزقار تابكا يواداري هلوك وهولي روزي تابكا لو يكون منواتان يما آماده همو كانك ممكن خوا هيش يكتر أي عافظة كان أي سناني همو كردستان خوا يا إنسان نيوه همو إنسان كاني همو سر عزم آخرت نبي بياو نابي بياو دري آخرت نابي أي بوچيه خوكي آو كرتن چل دانه روز نگه کام دیکھتی شو داي نمبر سالة قالوا ورد سالة بزيا جوانا بيتوا أشكرا كتني أو قاتلانا بلزواني رعامة ما بوما أشكرا أشكال تغارت والخوان صادوتوا إلا هردركوا وجوهتوا يبا خوان مانه دواء أوان مانه دواء أوان كان بوان بيرنا دس قانون بمزوانيار بطيمان بر قزيني شيء رونا شيء خندو مانه أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وما قدر الله حق قدره والأرض جميعا قبضته يوم القيامة والسماوات مطويات بيمينه سبحانه وتعالى عما يشركون ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون وأشرقت الأرض بنور ربها ووضع الكتاب وجيء بالنبيين والشهداء وقضي بينهم بالحق وهم لا يظلمون ووفيت كل نفس ما عملت وهو أعلم بما يفعلون صدق الله مولانا العظيم. أويت هذا هات وبخير بين وجهك بخير هات في هوان يا أخوان بخير من سجاو
سالەوەدا دووبارە یەکەمەوە دووە قەبرەی مام جەلالی تێچووە دووە قەبرەی بەرام سەفار تێچووە حەقمان ئاشکرا بکەن و بەدەمانەوە بێت بۆ خاتی ئەو قورئانێک کە ئێستا خۆن یارمەتیمان بدە ئێمە بێنە سەلاتی ئەو چونە بۆ دوانە ئەو دایک ئازایانە معلوم پێیان لە دەرمانە زانکۆی سلێمانی تەواو کردووە لە 2012 بەشداری لە خولی چواری ئەفسەرانی تایبەت بە دەرچوانی زانکۆ کردووە لە 24 سەی 2012 لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توند و تیژیریشی ئافرەتان و خێزان دەست بەکار بووە لە 6 سەی 2013 پلەی لازمی دوی وەرگرتووە ژیانی هاوبەشی پێکهێناوە و خاوەنی کچێکە بە ناوی یارە و لە چاوەڕوانی منداڵی دووهەمدا بوو بەداخەوە مەرێک ڕێگەی نەدا دووبارە ببێتەوە باوە شەوی 4 دۆڵزەی 2021 لە پێناو جێبەجێکردنی یاسا و ئەرکەکەی خۆیدا کە کاری بۆ دەکرد بەدەستێکی ژەهراوی شەهید کرا و لە 33 بەهاری تەمەنیدا زستانێک لە ساردی و خەم و پەژاری خستە دڵی خێزان و باوک و دایک و خوشک و برا و هاوڕێکانی جێگەت چۆڵە کاروانی کار و خەباتت کە نەتوانی درێژەی پێ بدەیت هاوڕێن دڵسۆزانت بەردەوامی پێدەدەن شەو 4 دۆڵزەی 2021 کاتژمێر 9 شەو لە دەستێکی ڕەشەوە ناتوانم چۆن توانی ئەو هەموو پاکە بسڕێتەوە ئەو هەموو جوانیە بشێوێنێت دەستێک کە دنیایەک تاوانی پێکرابێت دەستێک کە ناپاکی و خیانەتی پێکرابێت ئیتر هەموو ئەم شتانە بۆ ئەو بە ئاسایی و بە سانایی تێدەپەڕێت ئەو دەویست یاساکانی ژیان ڕێک بخات خێزانەکان بەختەوەر بکات نێرینەکانی نیشتیمانەکەی ببنە سەرچاوەی خۆشبەختی و
خۆشەویستی بۆ ژیان. کێو چۆن هەستی باوکایەتیم پێ دەبەخشێت؟ خۆ من دەمویست هەموو تەمەنم لەگەڵ تۆدا بم، تەنانەت باپیرەی منداڵەکانیشم بیت. من چووسانم کە هێندە زوو بەجێم دێڵیت، تەنانەت یادگاری منداڵی خۆم و خوشکە بێ باوکەکەشم بێ تۆ دەبێت. خدایە جەدی برژاوی دایکم و ڕیشی سپی باوکم، پشتی شکاوی خوشک و براکانم بە تۆ دەستپێرم. خدایە باوەشێت بۆ خێزانە بەختەوەرەکەم، هەناسەیەک کە بۆنی ئەوی دەبێت بە منی ببەخشە، تا بتوانم درێژە بە ژیان بدەم، تا بتوانم دایکێتی و باوکێتی بۆ کچەکانم بکەم، تا بتوانم بێدەنگی ماڵم بشکێن و ماڵم پڕ بکەم بە بۆشی قاقە.